دیاریکراوی دەچمە سەر پرسی هەڵبژاردنەکان و ڕەوشی کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە کانۆنی دووەمدا بڕیار وایە هەڵبژاردنەکان جا بدرێت. ئێستا ڕۆژی کەرکووک چۆنە و ئەو هاوپەیمانیتانی کە لە کەرکووکدا پێک دێنێ بە تایبەتی لەسەر پرسی هاوپەیمانیتەکانی کورد و دەنگی کورد ئەوەستم کە لەم هەڵبژاردنەیە چاوەڕێ دەکرێت گۆڕانکاریەک بەسەر دەنگی کووردا بێت و کورد چۆن تانیتی بێگورتوی حیزبە کوردیەکان توانیویانە هاوپەیمانێکی یەکگرت و بۆ پارێزگاریکردن لە دەنگ و پێگەی کورد لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز شێرزاد سەمەد لە پشتایی هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک ڕاستەوخۆ لە کەرکووکی شەهرمیوانە گفتوگوی بابەتەکەی لەگەڵ دەکەم. بەڕێز کاک شێرزاد زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئامادەکاریەکان چییە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک؟ بەڵێ جارێشتر زۆر سوپاس بۆ بەڕێستان و بۆ ئەم دەرفەتە و سڵاو لەسەر زەمبینەرانی تەلەڤیزیۆنی کورسات نیوزی خۆشەویست. دیارە لە وادەی دیاریکراودا کە لە یەکی ئەم مانگەوە دەستی پێ کردووە تا کۆتایی مانگ وادەی تۆمارکردنی هاوپەیمانەتی و لیست و قەوارە سیاسیەکانە لە عێراقدا بەپێ و بڕیاری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و جم و جوڵەکان دەستی پێ کردووە لە نێوان کوتلە سیاسیەکان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستان و کەرکووک بە گشتی. ئێمە وەکوی شێتی نیشتمانی کوردستان لە هەوڵەکانی خۆمان چەندین مانگ پێشتر و وەکو نەریتێکی لات بوو لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکان ئەوانەی کەوا تەوازدی فعلیان هەیە لە شاری کەرکووک لە دوای ئەو ڕووداوانەوە کە بەهۆی ڕفراندۆمەوە بەسەر شاری کەرکووک هات کۆبنەوەی دەوری بەردەواممان هەبووە لەگەڵیانەوە بە ئامانجی ئەوەی کە بۆ ئەم هەڵبژاردنانە بتوانین کە لیستێکی یەکگرت و پێک بهێنین و تا ئێستا لە گفتوگۆدان لەگەڵ ئەموو هێزە سیاسیانە و بەرەنجامی باشی هەبووە بە وەڵامێکی ئەرێنی لەلایەن بەشێک لەو حزبە سیاسیانەی کە لە کەرکووکدا تەوازدیان هەیە، بەڵام بەداخەوە لە لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستانە خۆتان ئاگادار بوون لە ماوەی ڕابردوودا پێچەوانەیە ئاراستەیە هەوڵێکی تێکدەرانە هەوڵێکی خراپی داوەکە بۆ بەرتەوازەکردنی ڕیزەکانی کورد لەم شارەدا، بەڵام ئەوەش کۆتایی دنیاە ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوامە بین لەگەڵ هەموو هێز و قەوارە سیاسیەکان کە دۆخی نەخوازراوی کەرکووک پێویست بۆواکە کە یەک ڕزیەکی نیشتیمانی و کۆدەنجی هەبێت چۆن لە بەرامبەردا پێکاتەکانی تر نەتەوە ئەم پێکاتە ئەم وەک پێشتر ئاماژەم پێدا ڕوونم کردەوە کە هەوڵەکان بەردەوامە و لەگەڵ بەشێک لە هێزە سیاسیەکان بەڵێ بەرهەمی باشی هەیە و تەنها ئەوەی کە ماوەتەوە چەند هێزێک و لایەنێکی سیاسی وەکو ئاماژەم پێکرد پارتی دیموکراتی کوردستان هەوڵەکانی بە خراپ دەست پێکرد لەو کۆبنەوانەی کە دەستی پێکرد لە دەرەوەی کەرکووک و ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام بین لەگەڵ هەموو لایەنەکان بۆی تا بتوانین لە وادەی خۆیدا یەک ڕیزێک پێک بێنی و ئەگەر هەر نەگەیشتین بە ئامانجەوە ئێمە ئامادەکاریەکانمان و کوێشێتی نیشتمانی کوردستان و ئەو حزبە سیاسیانە کە تەوازدی بەردەواممان هەیە و خەڵکی کەرکووک ئاشنایە بە ئێمە و لەگەڵیاندا ژیاوین لە خۆشی و ناخۆشیەکان پێم وایە لە کۆتاییدا دەبین بە لیستێکی باش و لیستێک کە بتوانین نوێنەرایەتی ئەم دۆخەی کەرکووک بکەین کە حیزبەکانی ترایەتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی چی بۆ دروستکردنی هاوپەیمانێتی؟ ئێمە هاوپەیمانەتێکی دوور و درێژمان هەیە چەندین ساڵە لەگەڵ یەکتریا لە سەرجەم بۆ نەخۆش و ناخۆشەکان لەگەڵ و حیزبە کوردستانیاندا هەڵوێستی هاوبەشمان هەبووە سەبارەت بە هەموو دۆخێک و ئومێدی ئەوەیان لێ یەکەین کە بۆ پرسی هەڵبژاردنش هاوبەش بن لەگەڵمانە وەک وتم بەشی زۆری ئەو حیزبانەی کەوا تەواجدیان هەیە و پێگەیان هەیە. من ناڵێم ئەوانەی کە نوێنەرایەتی تەنها ڕەنگە چەند دەنجێک یا چەند سەد دەنجێک بکەن هەرچەند ئەوانیش ئێمە دەرگامان کراوەیە بۆیانەوە پێمان خۆشە دوا تاچی کورد هەمووی لە لیستێکدا کۆ بێتەوە وەک ئاماژەم پێدا هەوڵەکان بەردەوامە ئومێدی باشمان هەیە بۆی بتوانین قەوارەیەک لیستێکی باش دروست بکەین کە بتوانێت نوێنەرایەتی کەرکووک و کەرکووشیەکان بکاو نوێنەرایەتی و خەڵکانە بکە کە ئێستا لێرەن و لە معاناتی کەرکووکە ئەژین ئامادەکاری باش کراوە بۆ ئەو مەبەستانە. باس لە معاناتی کەرکووک کرد کامە شتێکی حاشانە هەڵنەگر و شاراوە نییە. کاک شێرزاد وەکو کێتی نیشتیمانی کوردستان وەکو کورد لە کەرکووکە چی کراوە بۆ ڕازیکردنی دڵی کەرکووک و کەرکووکیەکان بۆ ڕازیکردنی کورد و ئامادەکاری بە شێوەیەکی گشتی بۆی لەم هەڵبژاردنەیە دەنگێکی باش کۆ بکەنەوە بتوان سەرکەوتوو بن؟
بڵێ دۆخی کەرکووک خۆتان ئاگادارن بە بەردەوام چاودێریتان کردو و کەناڵی کورساتێکێک بۆ لەو کەناڵانی کە توانیوێتی ئامادەبوونی لە هەموو شوێنی کێشەکان هەبێ و کێشانەی کە سەری هەڵداوە لە بەهۆی بڕیاری هەڵی سەرکردایەت بەشێک لە سەرکردایەت سیاسی و دۆخەکە بەو شێوەیە لێهات تەوازدی بەردەوامی نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراقوە خۆمان وەکو حزب وەکو جەماوەرەکەمان وەکو پێداویستی ڕۆژ ئێمە بە بەردەوام لەگەڵ معاناتەکان بووینەوە هەوڵی چارەسەرکردنی کێشە دروستکراوەکانمان داوەکە بەڕاستی لەلایەنی دارەی کەرکووکەوە کێشەی دروستکرا و زۆرن کێشەی نایاسایی زۆرن کێشەی تەجاوزات بۆ سەرزەویزاری کورد زۆرن ئەوانە هەمووی خەڵکی کەرکووک لەگەڵ ئێمە خۆمان زیانە کردوتەوە لەیان پێکەوە بووینە ئەوەی پێمان کراوە کردومانە ڕاستە دۆخی کەرکووک پێویستی بە کۆدەنجی و یەکڕیزی کورد هەیە بەرامبەر پێکاتەکانی تر وەک چۆن ئەوان کۆدەنجیەکیان هەیە لەسەر کێشەکانی کەرکووک و هەوڵەکانیان بۆ یەکلاکردنەوەی ناسنامەی ئەم شارە بە ئاراستی ئەوەیەکەوە یەکێکەڵێ عەرەبیە یەکێکەڵێ تورکمانیە ماڵین کوردستانیە ئەم هەوڵانە ئێمە جیانە بووینە زیاکار نەبووینەوە پێم وایە خەڵکی کەرکووک شایەدی ئەومان بۆ دەن کە ئێمە لە خۆشی و ناخۆشی لەگەڵیان بووینەوە لەگەڵیان ئەمێنینەوە و هەوڵی تەواوی خۆمانە دەین بۆی کە بتوانین ئەم ڕاستیانە بە تاک بە تاچی دەنگدەری کورد بگەێنین کە زەرورەتی قۆناغەکە پێویستەوە کە ئامادەبوونێکی باش لە دەنگدان هەبێ ئامادەبوونێکی باش هەبێت لەوەی کەوا بتوان بەگشت تەنها بە دەنگدان و بە سندوقەکانی هەڵبژاردن ئەتوانین باشە ئەو کێشانەی کە لەسەر زەویزار هەیە کێشەی نەتەوەییەکان لە کەرکووکە یعنی چاوەڕێ دەکرێت چ گۆڕانکاریەک لە باڵانسی دەنگ و هێز بکات لەنێو کەرکووک لەم هەڵبژاردنەیە کاریگەریە بێ خۆی ئەو کێشانەی کە هەیە لە ڕاستیدا کێشەی یاسایی و دەستوری هەیە بۆ مەسەلەی کەرکووک بخۆتان نەزانن مادەی ١40 مادەیەکی مەتاتیە کە قۆناغەکانی بە ئاساییکردنەوە و بە سەرژمێریکردن و بە ڕاپرسی کۆتایی پێدێ بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی کۆدەنجیەکی باش لە نێوان ڕیزەکانی کووردا و نەتواندراوە تەوافقێکی نیشتیمانی لە عێراقا دروست بکرێ بۆی هیچ نەبێ بڕیارەکانی مەجلیسی قیادەی تەورا کە پێویستی بە دەنجی پەرلەمان و یا بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانەیە بەشێک لەو شتانە جێبەجێ نەکراوە ئەوە تەنها ئێمە لە گۆڕەپانەکەدا داکۆچیمان لەسەر کردووە ئەوە و لە هەمان کاتیشدا ئەو حکوومەتە خۆجیەیە کە لە کەرکووک بەم شێوەیە هەڵسوکەوتی کردووە بە نایاسایی هەڵسوکەوتی لەسەر ئەوانە کردو خۆ لە مادەی لە بڕیارەکانی لیژنەی مادەی ١ لە ساڵی 2007ەوە پێویست ناکرا کە عەقدەکانی زراعی کە لە دۆخی تەغییری دیموگرافیا لە کەرکووک دراوە حەقدراوە بە عەرەبەکان ئەوانە هیچی نایخوات بەڵام ئیدارەی کەرکووک بە ئەنقەد بە هاوکاری هەندێک کێزی تر هەوڵی تەجاوزاتیان داوە بۆیە هەموو کات لە دەنگ هەڵبڕینمان بەرامبەر بەو تەجاوزاتانە ئێمە لەسەر حەق بووینە بە پێی یاسا و بە پێی ڕێساکانەوە تا ئێستاش نەتواندراوە تەجاوزێکی ئەوتۆ بکرێتە سەر مڵک و ماڵەکان تەنها ئەتوانین بڵێن ئیزعاجکردنێک بووە ئیزعاجکردنێک یا فەرزکردنی ئیرادەیەک بووە بۆیە من ئەم نمونەیەت بۆ باسەکەم بەڵێ ئەم نمونێت بۆیە بۆ باسەکەم ئەگە دەرفەت بێ دەبێت خەڵکی کەرکووک بەگشتی و کوردستانیان بەگشتی بزانن گۆڕینی ئەم دەسەڵاتەی کەرکووک تەنها لە ڕێگەی سندوقی دەنگدانی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەبێ بۆیە پێویستەکە مشارەکەی تەواو هەبێ ئەگەر دەسەڵاتەکە دەسەڵاتێکی دەنگدانەکان پێویستی بە ئامادەکاری هەیە پێویستی بەوەی کێشەی خەڵک چارەسەر بکرێت لە کەرکووکە پێویستی بێگرتووی حیزبەکان هەیە لەنێو کەرکووکە کەرکووک معاناتی هەیە ئەمە شتێکی شاراوە نییە ئەمانە چۆن چارەسەر دەکرێت حیزبە سیاسیەکان لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی پلانەوە لە ڕووی بەرژەوەندی تەنانەت ئەگەر بەرژەوەندی قەومیەکان و حیزبەکانیش لێک بدرێتەوە ئەمانە پێویستە ڕەشاو بکرێت لەلایەن حیزبەکانەوە یعنی ئەم سندوقی دەنگدانە سەنگی بەحەکە بۆ دووبارە گەڕاندنەوەی باڵانسی هێز دووبارە گەڕانەوەی دەنگی کورد و پێگەی گورد ینی حیزبەکان بەرەو پێچوونەکانیان هەنگاوەکانیان چییە بۆەوەی کە پارێزگایی لە خەڵکی کوردکەن لە کەرکووک و بە هەڵبژاردن و بە دەنگێکی باش و تۆکمە و بەشداری لەم هەڵبژاردنەیە بکەن بەڵێ حیزبەکان وەکو وتمان دابەش بوونە بەسەر چەند جۆرە بیرکردنەوەی کە ڕەفتاری حیزبی زاڵە بەسەر هەندێکیانە بەڵام ئەگەر خەڵکی کەرکووک شایدا بەوەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی سیاسی هەمیشە لە هەموو هەڵبژاردنەکانە هەوڵی ئەوەی داوە کە کۆدەنجی هەبێ و هەمیشە بانگەوازی ئەوەمان کردووە کە کەرکووک پێویستی بە هەمومانە تەنها بە ئێمە
چارەسەر ناکرێ. ئێمە تەواجودمان لێرە هەیە تەنها لەبەرەوەیە کە ئەزانین سیاسەتی تعریبکردن بەردەوامە و پێیان خۆشە هەمومان ئەم شارە سۆڵ بکەین. بۆیە یعنی تەنها ئێمە بەرپرس نین، ئێمە لە بانگەوازەکانی سەرۆک باوەڵ تاڵەبانی و هەم کاک ئاسۆ مامەند لە شاری کەرکووک وەکو سەرپەرشتیاری بازنەی کەرکووک سەلاحەددین هەمیشە هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ، هەموو لایەکمان هەوڵی ئەومان داوە کە هەموو حزبێک لەگەڵ ئێمە کۆک بن، ئێمە لەگەڵیان کۆک بین بۆ بەرژەوەندی باڵای خەڵکی شاری کەرکووک کە حزبایەتی ڕاستە، هەر حزب و كل حزب بما لديهم فرحون. ئەمە هەیە بەڵام خۆ ناکرێ ئێمە لەسەر ئاستی بەرژەوەندی باڵا کوردستان و کەرکوچیەکان لە کەرکووک ئێمە ئاراستەی جیاواز دروست بکەین و لیستی جیاواز بکەین. هەروەها دروستکردنی لیستی لە کەرکووک بەڵێ چاوەڕوان کراوە سەرکەوتنی کورد چکە بە پشت بەستن بە دەنگەکانی کورد لەم شارەدا بە ئاماری دانیشتوانی کورد لەم شارەدا ئەگەر بەو ئەگەرەی کە ئەگەر کۆدەنجیەکی باشمان هەبێ، ئەگەر ئەوەک جەنابەت فەرمووت ئامادەکاریەکی باشمان هەبێ، ئەگەر بتوانین پەیامی ئەوە بگەێنین بە دانیشتوانی کەرکووک و کە هەڵبژاردن مەحفلێکی گرنگە بۆ خۆیان، بۆ ئاسارەنووسی شارەکە، بۆ هەمومان، نەک تەنها بۆ بەرژەوەندی حیزبی نیە. ئەمە ئەوە ئێمە توانین سەرکەوتن بەدەست بێنین وە بە سوودوەرگرتن لە دۆخی فرەلیستی ڕەنگە ئەوەی کە لە ناو کووردا هەیە ئەو پەرتەوازەیە عەرەبیش بەدەر نییە لەو فرەلیستیە، تورکمانیش لەم چەند ڕۆژەدا بە کوردیەکەی تەقەیان تێکەوتووە و ناکۆچی هەیە لە نێوانیان وە بە تەجروبەمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەو ئەرقامانەی کە لە بەردەستە بەو داتا و زانیاریانە کورد لە کەرکووکدا لە هەموو کاتێک توانیوێتی پێگەی خۆی بپارێزێ، بەڵام تموحی ئێمە زیاترە و ئەگەر باس لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی یەکێتیش بکەیت بە هەمیشە و بە بەردەوام لیستی یەکەم بووە لەم شارەدا، چکە دەنگەکانی و پێگەی یەکێتی لەم شارەدا و تەواجودی لەگەڵ خەڵکەکەیە خەڵک شاهیدی ئەوەی بۆ داوە کە یەکێتی لە ساحەکەیە مەوجودە و خەڵک بە کوردی ئەڵێ دەنگ بە کەسێک نادەین کە نوێنەری ڕاستەقینەی ئەم شارە نەبێ و لەگەڵمانە لە معاناتمانە نژێت، لە خوێندنمانە، لە خوێندنگاکان، لە نەخۆشخانەکان، لە ئاوهەوا، لە کەم و کوڕیەکان، لە هەموو شتێکە هاوبەشی ژیانمان نەکا. تەنانەت بۆ کاندیدەکانش پێیان خۆشە دەنگ بە کاندیدێک بدەن کە خەڵکی ئەم شارەیە و لەناو ئەم شارە لەگەڵ معاناتیانە ئاژێ. پێم وایە لەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کەم تەرخەمی نەکردووە کە لەگەڵ خەڵکەکەی خۆیدا ماوەتەوە و لەگەڵ معاناتیانە بەردەوام ژیاوە. بۆیە هەمیشە لە سەرکەوتندا بۆ لاڵبژاردنەکانی ڕابردوو و پێشبینی ئەەکەین کە ئەگەر خۆمان کۆ بکەینەوە بە باشی ئێمە هەمیشە لە لووتکەی سەرکەوتنا ئەمێنینەوە وەکو کرد چ وەک یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە لە کەرکووک کێشی پۆستە ئیداریەکان هەر هەیە کاک شێرزاد، ینی چاوەڕێ دەکرێت لەم هەڵبژاردنەیە ئەو پۆستە ئیداریانە چیە گۆڕانکاریەکیان بەسەردا بە تایبەت پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک، پارێزگاری کەرکووک کێ وەریدەگرێتەوە؟ بەڵێ دیارە وەکو باسمان کرد هەڵبژاردن بۆ دابەشکردنی دەسەڵاتەکانە هەمیشە لە بەپێی بەرکەوتەکانی هەر کوتلەیەکی سیاسی و ئەمە لەلایەک و لەلایەکی تریش دەرخەری ڕاستیەکانە کە کورد لەم شارەدا کە تاوانبارە کرێ بەوەی کەوا لە هەڵبژاردنەکانی کە خۆی دەسەڵات بۆ لەم شارەدا بەرکەوتەکانی بە زیادەوە وەرگرتووە و خۆی دەسەڵات بوو و ممارەسەی دەسەڵاتی کردووە و تاوانبار کراوە بۆی کە تەزویر کراوە، بەڵام لە دۆخێکی وەک ئێستاداگە کورد بتوانێت پارێزگاری لەو ڕاستیە و دۆ ژمارانە بکە ئەوە دەرخەری ڕاستیەوە بە تاکید کاریگەری تەواوی ئەبێ بۆ دابەشکردنی دەسەڵاتەکان و گەڕانەوەی ئەو پۆستە ئیداریانەی کە لە ئێستحقاقی کوردایە و گەڕانەوەی هەموو ئەو بابەتانەی کەوا کورد هەستی بە غەدر کردووە لێرەوە دۆخی کەرکووک بە تاکید گۆڕانکاری بەسەرادێ ئەگەر ئێمە بتوانین پارێزگاری لە دەنگ و ڕەنجی کوردستانیانی کەرکووک بکەین. باش دیارە پاش چەند ڕۆژێک لە دەنگدان و هەڵبژاردن کۆمیسیۆنی دەستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق وادەکەی بەسەر دەچێت، ینی بە بەردەوامیش لە عێراق ئەمەمان بەدی کردووە کاک شێرزاد کە یەکلایکردنەوەی دەنگەکان، ڕاگەیاندنی ئەنجامەکان کێشی بۆ دروستە بێت لە کاتی خۆیان نابێت، ینی جاری وا هەبووە نزیک بۆتەوە لە مانگ کە ئەم کێشەیە درێژەی هەبووە یەکلایی نەبووتەوە، ینی کۆمیسیۆن ئەو مەوادەی کە تەواو بێت ینی چاوەڕێ دەکەن بە سەرکەوتووی ئەم پرۆسەیە بەڕێوە بچێت لەلایەن کۆمیسیۆنەوە.
لە هەموو پرۆسێکی هەڵبژاردن یا لە هەموو پرۆسێک کە ئەنجامە درێ هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت دوای هەڵسەنگاندن لایەنە لاوازەکان چارەسەر ئەکرێەوە ئەوەی ئێمە متابعەکەین لە نزیکەوە هەم مەسەلەی یاساکە کە بەو شێوەیە هەموار کرایەوە بۆ دۆخی عێراق خۆتان نەزانن یاسا پێشتر بەم شێوەیە نەبوو بۆیە بووە هۆکاریەوەی کە درێژەی کێشا حکوومەت لە ماوەی ساڵێک کە نزیکەی ساڵێک یەڵە توانی دەنگەکان کۆ بکاتەوە حکوومەت پێک بێنێ بە سوود وەرگتن لە هەڵەو کەم و کوڕیەکانی پێشتر ئەتوانین بڵێن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن سوودی لەو شتانە بینیەوە ڕێکارەکانی تا ئێستا ڕێکاری باشن بۆەوەی کەوا بتوان پرۆسەیەکی پاکتر و بێگەرتر بەرنەپێشەوە بە تەجروبەش هەموو ئەو هەوڵانەی کەوا یا ئەو بڕواایانەی کە تەزویرات بەو شێوە حاڵەتانەی جاران ئەمێنێتەوە بۆ نمونە لە هەڵبژاردننی یەکەمان لەسەر وەرەقە تەزویر ئەکرا دواتر لە بە شێوازی ترەکرا هەموو شێوازەکان تاقی کراونەتەوە ئێستا ڕێکارەکان بە شێوەیەکە کە بتواندرێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دەرفەتێکی باش بۆ هەموو دەنگدەران بدرێت کە بتوانن کارەکانی خۆیان بکەن و کۆمسیۆنی عێراق من پێم وایە تا ئێستا متمانەی خۆیان لە دەست نەداوە ڕەنگە دەنجی ناکۆک و ناڕازی و بۆ شکاندن و بۆ ئەو شتانە هەبوو بێ لە سەریان بەڵام کۆمسیۆنێک بووە تا حەدێکی زۆر توانیوەتی کارەکانی خۆی لە دۆخێکی وەکو عێراقدا بکات بە تایبەت لە کەرکووچیش ئێمە ینی پیشەییمان تیان بینیوە بە باشی ئیشی خۆیان کردو لێرەوە دەستخۆشییان لەکەن و ئومێ دەکەین کە سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگیرێت بۆی بتوانرێت کە بە باشترین شێوە سومعی هەڵبژاردن بپارێزرێت و خەڵک متمانە بە هەڵبژاردن بکات و متمانە بۆ بکاکە دەنگەکەی بەڕاستی گەیشت و گەشتە شوێنی خۆی منیش زۆر سوپاسی ئامادەبوونی جنابتەکەم کاک شێرزاد و دووبارە سپاس بۆ بەڕێز شێرزاد سەمەد لە پرسیاوی هەڵبژاردنیەکێتی لا کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی ئێمە بووی مادوو نەبی